بینرین کورد کنشن صلاب و رزن گرم جمن داخل شامو بدی ام دلخوشن بدی دراوا جاره کدی شاد بن. ولی لایمرا محتبر شیروانی ام کاتتان شاد هر لام برنامه دا ویان دخیل اندامی یزیدی پارلمانی عراق لا شادیدان لبردم کنگرس باسی روشی آورکانی شنگالو جنوکتا به سروشون توکانی یزیدی دکات. و جگری سرک وزیر حکومت هریما کردستان عراقی قبات طالبانی دیگر رواندا کردی لیره لواشنطن و دوربرین وی جویا کامیرا کورد کنکشن لورب و ما راپورتک جور هیا. و هروها شارزای کاروباری کرد روزنامه‌نامه‌ی هلندی ولادیمیر واندیبرگ باسی هرشای داعش لسر کردستان و هروها مسئله سربخویی کردستان دکات. ولام دپیش دا امانه دنگو باسی ترن. پلیسی پاکستانی پنج برگمان اندامی القاعده گرتن وانا باسکی باشوری آسیا یه رخصتی دامزراندیا یک جوانا بره کومالیا لی کراچی. و سەرۆک ئۆباما پرۆژە بڕیارێکی مۆر کرد تا بۆ ماوەی 2 ڕۆژان خەرجی حکوومەت دابێن بکرێت و بۆ ماوەی کاتی ڕێگەی داخرانی بەشێکی حکوومەتی فێدراڵ بگیرێت. ئێستا سەنات تا نیوە شەوی شەممە مۆڵەتی هەیە بڕیارێکی تری بودجە پەسەند بکات. ڕێکەفتنەکە نەتەوێنێ گرتی لەسەر گوهڕینا ژینگەهەیە لە قۆناغا داویەدایە لێ هێشتا نەدیارەکە وڵاتین دەوڵەمەند یان یەن فەقیر دێ بەرپرسیار بن ji kêmkirina kadî û dikola sotina karbonê. کۆمیتەی زانیاری سەنەتی ئەمریکا راپۆرتەشی بڵاو کردوتەوە تێیدا دەڵێت CIA لە پاش هێرشە تێروریستیەکانی 11 سپتامبر تێروریستی بەرگومانی ئەشکەنجەدا بوون لە کاتی لێکۆڵینەوەکردن لەگەڵیان کە ئەوەش ڕەتدانەوەی بەهاکانی وڵاتە. راپۆرتەکە سێشەممە بڵاوکراوەیە دەژڵێت CIA بەدڕەفتاری لەگەڵ گرتوانی بەرگومان بە کاری تێروریستی کردبوو هەروەها کۆنگرس و گەلی ئەمریکاشی هەڵخەڵەتاندبوو سەبارەت بە کاریگەری ئەو تەکنیکە توندانەی بەکاری هێنابوون وەک ڕاگررتنیان لە شوێنی تەسک و بچووک و هەروەها بێخەوکردنیان و هەروەها ئاو بەسەرداکردنیان بۆ دروستکردنی هەستی خنکاندن. سەرۆکی کۆمیتەکە سەناتۆر داین فاینستاین ئەنجامەکانی وەک پەڵا بە ناوچاوی مێژووی وڵات ناوهێنا. ئەوانش هەن کە ئەو راپۆرتە دەقۆزنەوە و دەڵێن بڕوانە ئەمریکیەکان چیان کردووە هەوڵ دەدەن بەکاری بێنن بۆ شەرعیەتدان بەکردەوەی بەدکاری یاخود بۆ هاندانی تند و تیژی زیاتر. ئێمە ناتوانین ڕێیان لێ بگرین بەڵام مێژوو بڕیاردەر دەبێت لەسەر پابەندبوونەکانمان بۆ کۆمەڵگایەکی ڕەوا کە حکم دەکرێت لەسەر بنەمای یاستا و خواستەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاستی ناشیاو کە بڵێت نابێت دووبارە بکرێتەوە. سەناتۆری کۆماری جان مەکین کە خۆشی ئەشکەنجە درابوو کاتێک گرتووی شەڕ لە ڤێتنام بوو گوتی بەدڕەفتاری لەگەڵ گرتووان ئەنجامی زانیاری خراپە تا هیچ چاک. باشکرا بۆ شکستدانی دوژمنانمان پێویستیمان بە زانیاری نهێنی هەیە بەڵام زانیاری نهێنیی جێگای باوەڕ ئەشکەنجە زانیاری بەلاڕێ بەرهەمدێنێت هەتا ئەوەی زانیاریی بەکردەوە کە هەنگاوی بۆ بگری لەبەر. راپۆرتی 500 لاپەڕەیی سێنات یەکەم بەڵگەی ئاشکراکراوی گوایە بەکارهێنانی ئەشکەنجە لەلایەن CIA لەسەر گومانبارانی ئەلقاعیدا لە کاتی ئەوەی بەڕێبەراتی سەرۆکی پێشوو جۆرج دەبلیو بوش بە شەڕی جیهانی بەدژ تێرۆر ناوی برد. سەرۆک باراک ئۆباما کوتی بە بۆ چوونی ئەوە ئەم شێوازە توندانە لەگەڵ بەهاکان وەک وڵات یەک ناخوێندنەوە و خزمەتیان بە هەوڵەکانی فراوانتری دژە تێرۆر یانیش بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانیمان نەکرد. سەرۆکتیشی ئەو مسۆگەری دەکات قەت جارێکی دیکە ئەم شێوازانە بەکار ناهێنێنەوە. و لە هەماندەم پێنجشەممە بەڕێوەبەری CIA لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی دەگمەن بەرگری لە ئاژانسەکەی کرد هەرچەندە جان برێنن کوتیشی جاری وا هەبووە ئەو ئاژانسە کەم و کوڕی هەبووە. بەڕێوەبەری CIA جان برێنەر بەرگری لە ئاژانسەکەی کرد کە هەوڵی داوە کاری دروست بکات لە کاتێک ڕوبەڕووی بژاری بە ئازار بووە بەڵام ئەودانی پێیانە هێندێک کاربەدەست سنووریان تێپەڕاندبوو. li hindek kesên tixîbdar efserên ajansê bê destîr hindek teknîkên vekolîna tund bi kar înan û bi rastî tiviya ji hemû aliya vebêhne redkirin û me pê nexûşe li demê bête ser Hindê hindek efser li ser şaştiyên xwe bêhne berpisyar kirin. برێدن هەروەها ئەو بۆ چوونەشی دووپات کردەوە کە لێکۆڵینەوەی تند لەوانەیە ئاکامی لێکەوتە بێتەوە. گرتیان کەفتینە بەر تەکنیکên vekolîneka zêde tund zanyariyên kêrhatî berhevkirin û hatine bikarînan li dawiyê li kiryara dijî Bin Laden. ئایا پەیوەندی ڕاستە و خۆ هەبوو نێوان ئەو شێوازە لێکۆڵینەوەکردنە و کوشتنی ڕێبەری ئەلقاعیدا ئوسامە بن لادن؟ برێنن باسی ئەو مەسەلەیەی نەکرد.
و ڕۆژا سێشەمی کۆنگرێسا ئەمریکی جڤینەکە گوهداریکردن و پرسان ڕێخست سەبارەت ڕەوشا کێمانیên ئۆلی li Iraqê ژمارەکە ئەندامên navdarên herdû civatên کۆنگرێسê سیناتۆر û نوێنەران گوهداریya کاربدەستên حکومەتا ئەمریکی ڕێخستنên mirovانî û herwesa نوێنەرên کێمانیên êzdî û mesîhiyên Iraqê kir. Pitiriya ronahîya civînê li ser endama Parlemana Iraqê ya êzdî خانم ڤیان دەخیل بوو. سیروان قەچۆ li wir amade bû û ev raport gihandiye. Komîteya Sînatoya Amerîkî rûniştina guhdarîkirinê bi gotinekê dest pê kir, têde li ser kiryarên hovane yên rêxistina dewleta İslamiya terorîst hata axaftin û bi taybet jî balkişand ser rewşa îzîdiyan ku li ser destê Daişê hatine qirkirin û revandin. Di heman panelê de Sînatorê Demokrat Tim Kaine, Sînatorê Komarî Rand Paul, Sînatorê Komarî Ron Johnson û her wiha Sînatorê Genciyê Komarî Marco Rubio wekî endam bejdar bûn. Berpirsa komîteyê Sînator Barbara Boxer da zanîn ku Kristyan jî ji aliyê Daeş ve têne neçarkirin ku baca cîhadê bidin an jî rastî kuştinê werin. Wê got, hikûmeta Amerîkî dixwaze bi hemû jêderên xwe van kiryarên Daeş li hember kêmnetew û olam belge bike da ku karibe di paşarojê de wan bikar bîne. Hinek pispor û dîdevan jî bejdarê rûniştina guhdariyê bûn. Yek ji wan xanim Viyan Dexîl bû, Kurda êzîdî ku li Parlemana Iraqê endam e. Xanim Dexîl berî demekê li dema hewildana gihandina alîkariyê ji bo penaberên êzîdî li Çiyayê Şingalê di encama ketina helîkoptera wê de birîndar ketibû. Heta vê gavê ew ji ber bûyerê dikule. لە 2 ئەغۆستەسەوە کە داعش هجومی کردیە لەسەر ئێزیدیەکان ئەمن محاولە دەکەم بە هەموو توانای خۆم ئیشیان لە بۆ بکەم یارمەتیان لە بۆ بخوازم و ئیسباتکەین لە بۆ خەڵکەکە کە ئەوە جینۆسایتە دژی ئێزیدیەکان. حەز دەکەمش بزان ئەوە یەکەم جینۆسایت نییە لەسەر ئێزیدی. ئێزیدی لە مێژووە 72 جار جینۆسایتیان لەسەر کرا. ئەمە دێنە کوشتن، ئەمە دەکوژن لەبەر ئاینی خۆمان لە بە معتەقەدی خۆمان چونکە ئێزدینە دێن ئەوانەی کە هجومی لەسەرمە دەکەن دەمان کوژن چونکە یان دەبی ئاینی خۆمان بگۆڕین یان دەبی بمان کوژن. Lêvê dema ku Komîteya Pêwendiyên Derve ya Sînatoyê xwe amade dike ji bo li ser bikaranîna hêza leşkerî li dijî Daeş deng bide, rêxistin û grûpên mafên mirov hewl didin bêtir belgeyên dijî hovîtiyên Daeş li hember sivîlan nîşan bidin. Human Rights Watch yeke ji wan rêxistinan ku bi awayekî berdewam ji destpêka vê krîzê raportên dewlemend li ser qirkirina êzîdî û Kristyan û civakên din nivîsiye. Sarah Margin, sereka ofîsa Washington ya Human Rights Watch e. Ew berî 6 hefteyan li Kurdistana Iraqê bû û rewşa penaberên êzîdî ji nêzik vedît. به هزاران مالبات جهب هاتنه جدا کرن. بهتری 500,000 êzidî û kêmaniyên din yên olî ji cihwarên xwe hatine derxistin. Piraniya wan li Herêma Kurdistanê bicih bûne. Ji xweşberê de Herêma Kurdistanê li jêr gelek fişaran e. Niha dora 200,000 penaberên Sûrî li wir hene û gelek jêderên hikûmetê ji bo pêşgiriya van kesan nînin. Ji tebaxê de heta niha gelek çîrokên bi tirs li ser êzîdiyan hatine gotin, bi taybet li ser wan keç û jinên ku ji aliyê Daeş ve hatine revandin. Nimûneya keçeke 12 salî di vê civînê de hate bibîrxistin ku çawa li jêr gelek astengî û zehmetiyan derbas bû heta ku xwe ji destê rêxistina terorîst derxist. بە هەزاران ئیگزامپڵی ئەو هامان هەیە بە هەزاران نمونەی ئەو هامان هەیە بە هەزاران کچمان هەیە کە اختصاب کران کە تعدەیان لێکرا هەتا ئێستا ئەمە 3,000 کچمان هەیە لە بندستی داعش هەتا ئێستا ئەمە 5,000 شخصمان هەیە پیا و ژن و منداڵی گچکە لە بندستی داعش هەتا ئێستا ئەمە 1,300 عائلەمان هەیە لەسەر چای شنگال هەتا ئێستا هیچ کەسێک هیچیان لە بۆیان نەکردیە. Ji aliyê hikûmeta Amerîkî ve Brez Tom Maloneyski alîgirê wezîrê derve yê Amerîka ji bo demokrasî û mafê mirov gotineke belgeyî pêşkêşî panelê kir. Daeş rêxistineke bêşerm e. Kesên ku mafê mirovan bin pê dikin
بێناسینێ بکریارێ خۆ ناکن لێ داعش تشتێکی ڕەت ناکە هەر تشتی ئەشکەرە دکە ئەو ڤیدیۆین هۆڤیتی و سەرجێکردنێ داتینن سەر یوتوبێ دا گۆ هەر کەس وان ببینە لەو ڕاگەلێکی گرینگە گۆ هەر کەس ڕێ لەبەر سەرکەفتنا vêrêxistinê bigire divê her kes li seranserî cîhanê neserketin û têkçûna wan bibîne. Ji bo balkişandina ser hovîtiyên ku bi serê xrîstiyanan li ser destê Daeş hatine, keşeyê Kenîseya Kildanên Katolîk Francis Kalabat gotarek pêşkêşî sînatorên endam kir û daxwaz ji wan kir ku parastina Krîstiyan û kêmaniyên olî li Iraqê û Sûriyê bikin armanca xwe. Panêla Sînatoya Kongresa Amerîkî pêşniyar kir ku eger karekî leşkeriyê berfreh li dijî Daeş were kirin, pêwîst e ew yek bi gavên zêdetir duwarê alîkariya mirovahî de bên. Ji ber ku rewşa kesên ziyan ji Daeş dîtine, bandorê li hemû civakan dikin, bi taybet jî ew civaka Êzidî li herêma Şingalê. Sîrwan Qurço, Dengê Amerîka. معتبر رابطة كتير تسلبوا لسر مثلا كيمانيان وأسبوع كم جاريكي وصا لكونغرسي وصا جمارة كونغرسي النافدار جوي خدن كيمانية أوليان نونير كيمانيان أولي سر مثلا كيمانيان لإراق بتاعبت إسديان أجت جوي خدا بالمديد أبخوا جهداري كرن لسر قناة التلفزيون هنا كهاد بو برا فكرن راستو خو ما بري خداي بيراتي كو باربرا باكسر يا كو ريبراتيا جيفيني ديكر جوتي أمي نامەیەکی ji بۆ عبادی برن کە چاوە ئەو ئالیکاریە بانکیمانی ناکەتن. بەڵێ ئەلبەتە دەرفەتێکی چاک بوو بۆ پەرلەمانتاری یەزیدی ڤیان دەخیل باسی ڕەوشی یەزیدیەکان بکاتن دەخیل ڤیان دەخیل لێرە بخۆزانانی میدیاکانی ئەمریکا باخی زۆریان پێدا سیێنێنیش بە یەکێک لەو خانمانەی 2014 ناوی برد کە توانیوێتی بەو ڕەوشەی کاریگەری لەسەر بۆچوونەکان هەبێت بۆ نمونە بەرامبەر بە یەزیدەکان خەڵک چاتر ئاگادار ئەم بینەرین کورتکن نەکشر ئاگادار دەکەین و دە بەرنەما ڕۆژە سێشەمێدا ما دی هەفپەیڤینەک درێژە بتن دەگەڵ خانم ڤیان دەخیل لەسەر سەرداناوەی ji بۆ ئەمریکا و هەروەسا پرسین گریدای ڕەوشە ئێزدیان بتایبەت یەن شنگاڵی پشتی تونترین داعش هێریشی هەرێمن وان کریم. ئەم تعریفە ئەو ئیفادا خۆ بکەین سەر جینۆسایتێکە دژی ئێزدیا هاتیەکردن قبەلا داعشیان دەولەتە ئیسلامی ئەوە مۆزوعەکی گەلێکی گرنگ بوو کە ئەم مجلس الشيوخيان السنة هاوس أم بحثا في تشتيف كان كتشاوا جينوسايد هاتيا سرما إزديا كتشاوا إزدي كشتينا چونكا أولاواني إزديا تشاوا جنيتوان رواندينا تشاوا بچوكيتوان برينا فأبو من إفادك هبو قالك باش بو لە بیرمەکەن سێشەمەی داهاتوو چاو لە بەرنامەی کورد کۆنێکشن بکەن بۆ بینینی تەواوی ئەم گفتوگۆیە دەگەڵ ئەندامی یەزیدی پەرلەمانی عێراق ڤیان دەخیل. جێگری سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان خوبات تاالبانی لە کۆبوونەوەیەکی لەگەڵ کۆمەلگای کوردی لە واشنگتن و ڤیرجینیا و دەوروبەری باسی ڕەوشی هەرێم شەڕی داعش و هەروە کێشەی سەختی ئابووری هەرێمی کوردستانی عێراق کرد. هاوکارمان ساڵات دەمیجەر لەوێ بوو. د چارچوبەیە سەردانێکێدا بۆ ئەمریکا جیگرێ سەرۆک وەزیری حکوومەتە هەرێما کوردستانە عێراقی ڕێزدار قوبات تاالبانی بەشداری کۆمبوونێکی لە ویلایەتە ڤیرجینیا بوو کۆ ژمارێک بەرپرس و ڕۆژنەمەوان و کەسایەتین ڕەڤەندە کوردی لێ ئامادە بوون. دەوێ کۆمبوونە کو هاتبوو برێڤە برن ژە عالیە نوێنەراتیە حکوومەتە هەرێما کوردستانێدا ڕێزدار تاالبانی ڕوونیدا سەر ڕەوشە نەهایە هەرێما کوردستانی و ئاستەنگیین کۆ خەڵکی کورد ڕاستیوان دەبن بە تایبەتی ئێریشێن هۆڤەنەیەن گروپا تەرۆریستە دەولەتە ئیسلامی داعش. لایەکی تریشەوە کە شەڕەکە دەستی پێکرد ڕەنگ بێ شپرزەیەک بە کوردستانەوە دیار بوو بێت هێزەکانمان ڕەنگ بێ حازر نەبوو بن بۆ ئەم جۆرە شەڕە کە شەڕێکی تازە بوو لەگەڵ دوژمنێکی تازە. بەڵام دوای فترەیەکی کەم هێزە قارەمانەکانی کوردستان توانیویانە خۆیان بدرنەوە توانیویانە خۆیان ڕێخەنەوە و توانیویانە بە شێوەیەکی باش بۆ بەڕوو دوژمنەکانمان بنەوە و ئەو شوێنانەی کە لە دەستمان ڕۆشت بوون لە بیدایەتی شەڕەکەیە بەشێکی زۆری ئێستا لەژێر کۆنترۆڵی هەرێمی کوردستانە و هێزەکانی کوردستانە و ئەم شەڕێک نییە کە ئێمە تەوەقع بکەین بە ڕۆژێکیان دوان کۆتایی پێبێت. تاالبانی هەروەها باڵکیشاندە سەر ڕەوشە ئابووریە هەرێما کوردستانێ کو لە گۆروی دژمن هەوڵ ددن ئاستەنگ بکن بڕیا شەرێکی دەم درێژ و vەکری لە گۆر تاالبانی تجاری پێشبینیە vەیەکێ نەدهات کرنج عالی کوردان و وی گوت تجاری نەدەهات باڵەمەک و خەلکی کورد وها پەریشان و پەنابەر بە
لێ هەر حاڵ کورد ئامادەنە ji ئاستەنگیên wiha re û em divê derbarê de bi berfirehî sûde ji welatên Rojava û bi taybetî ji Amerîka wergirtiye. Di derbarê beşdarbûna Kurdan di hikûmeta Iraqê navendî de bi seroketiya Heyder Ebadî Rêzdar Telabanî got beşdarbûna me di hikûmeta Iraqê de li ser daxwaza Amerîka bû ku derfet bête peydakirin ji bo Iraqeke birêk û pêk û her wiha anî ziman ku gelek dostên Kurdan di vê hikûmeta Iraqê nûh de hene. Di bersiva xwe de bo pirsiyarekê li dor peywendiyên Kurdan û Amerîka û gelo ew îroj di kîjan astê de ne, Telabanî ji dengê Amerîka re got. ئەمریکا لەو باو ئەزانێت کە کورد دۆستێکی بەهێزی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ڕاست تەنها دۆستی نییە بەڵام یەکێک لە دۆستە هەرە بەهێزەکانیەتی دۆستێکی بە وەفاشە ینی ئێمە پیاوەتی ئەمریکامان لە بەرچاوە هاوکاری ئەمریکامان لە بەرچاوە و ئێمەش پێم وایە زۆر شت هەیە کە ئەمان بەستێتەوە لەگەڵ ئەمریکا خوازی ئاشتی و ئارامیە لە ناوچەکەیە و بەرەو دیموکراسی بوونی ناوچەکەش کە هەردووکی ئەو لەبێتی ئەم هەرێمی کوردستانە و ئەمریکاش. پشتی ئاخافتن و شیرۆڤەکردنên قوبات تەلەبانی کۆمبوون بوو civîneke vekirî ji pirsiyar û bersivvan re û gelek babetên girêdayî rojevê di navbera kesên amade de hatin guftûgokirin. Salih Demîcer, Dengê Amerîka. و یەک جوان بابەتên pirsa damezrandina dewleta Kurdî bû ku gelek pisyar ji qubat Talebanî hatin kirin li wê civînê. Gelo ji ber çi piştî hêrîşên Daeş li Iraqê û li Herêma Kurdistanê ew behes sust û xav bûye. Evca me ev pisyar ji rojnamevan Vladimir Van Dieberg kir. Vladimir rojnamevanekê Holandiya û ji sala 2009 were mijûlî vekolînaya li ser Kurdan. Em jê pirsîn ka çima heta niha Kurdan dewlet nîne û heta çendê Daeş gefeya li ser Kurdistanê. Well, the reason is that that's a problem from the beginning that the Kurds they are divided over 4 countries. Eger ew ji destpêkê Kurd li ser 4 welatan dabeşkirîne û ji encam ew bû ji rûyê siyasî ve neîgirtîne çuku Kurdên her parçeyekê berjewendiyên xwe hene. Bû nimûne Serok Barzanî peywendî digel Tirkiya pitir hene û ji nêzik ve karî digel Tirkiya dike. Ji bo firûtina neftê û li heman dem da Tirkiya cudahî digel Kurdên xwe û PKK hene û ev e tim pirsgirêk e. Evca egera ku Kurda dewleta xwe niye ew e ew bi xwe jek dabirîne û ji ber vê çendê zehmet e Kurdan wekû yek netewe piştevaniya nêfneteweyî hebit ji bo damezrandina dewleta Kurdî. Ji aliyekê Tirkiya endameka bihêza NATO ye û dosta Rojava ye û Îran dosta Rûsya. Evca dema Kurd behsî dewleta xwe ya serbixwe bikin divêt ew rastî van dijminên bihêz bin. Niha li vî demîdar Cemal Esed lawaz e Kurdan renga otonomiyek heye. Kurdên Iraqê bi alîkarî û maytêkirina Amerîka wan renga hukmraniya xwe heye lê rewş lê Tirkiya cuda ye û Kurdên Îranê niha delîve nînin evca rastiya ku Kurd jêk belavin û gelek neyar hene nebûne dewlet. The fact that they are divided and that so many actors are against Kurdish independence. Heta çendê Daeş yan ISIS gefeyê li ser Kurdan durist ke. Well, we shouldn't forget that the ISIS threat didn't start out of nothing. Divêt em ji bîr nekin ku gefeya Daeş ji bo şatiyên nehatiye. Tim û tim tirs ji Elqaîde hebû û Daeş ji Elqaîde peyda bûye û li ser binemayên wê ava bûye lewa tim tirs ji Elqaîde û komelên diyên cihadî li dijî Kurdan heye bi taybet piştî sala 2012. Hijmareka komelên cihadî hêriş kirine ser Kurdên Sûriye çuku wan neviya Kurda herêma otonomî hebitin. û niha Daeş hêriş li ser Mosul kiriye û hêrişa dikete ser hikûmeta herêma Kurdistana Iraqê. Em dibînin Daeş ne besneyara herêma ka taybeta Kurda ye belku dijmina tevaya Kurda ye çunku pirsgirêka Daeş ew e ew Kurda û partiyên Kurdistanê wekû gefe li ser xwe dibînin çunku pitir partiyên Kurda xwe dûrî îslama siyasî dibînin yan jî dijî dewleta îslamî an ku ew ji bo nasnameyeka netewe ya Kurd karî dikin ne nasnameka olî. Lewra Daeş hêrişke ser hikûmeta herêma Kurdistanê û Rojava. Lê divê xalê da Kurda piştevaniya biyanî ji xwe ra kom kiriye heta Daeş rawestandîn û niha pêngav bi pêngav Daeş têne derxistin. Now the ISIS is being pushed out of those areas. Vladimir min dixwast behsê peywendiyên Rojava bi taybet Amerîka digel Kurdan bikî û bi taybet di mesela şerê Daeş de.
یا من دوید بجمتا او حکومت هرما کردستان دوستکی روای روش آوایا و دما داعش هرشی وکریه امریکا گلک بلز برسفدا و او دیار دکت کو کرد دوستک روش آوایا و پشتا خو پیگرم بکد دشاره داعش دا نه بس حکومت هرما کردستان بلکو کردن روش آوا جی دبنه دوست روش آوا پشتا خو بان گرم کد هرچند راستیک هیا کو پیوندیک خراب دنابرا کردن روش آوا و ترکیه داهیه جبریه پگه دوستا پککیه کل سر لست تاریخ خستن تروریستیه گفه یا لسر کردان گلک مزنه لی جبر کو چه لاین دی لمیدان دانینه جبری کردا دشار داعش دا او بون اوین دوستن باوری پیکرین امریکا لباشور و روش آوای کردستانه ماشي سباس سرسلام خيالك سباس سرسلام جارك دي بخير هاتن تماشا كرنا كرد كونكشن يكجي آلوزين راستي شرفان الكرد دبا لهري من كردان السورية درمان كرن و چارسر كرنا بريندارين الشرية نافندين ساغلمية دور كيم درمان و دزگاه و كارمندن دوي رابورت دا بأمنري ما لقامشلو زانا عمر سردانا نافندكي كريا لقامشلو اف رابورت جهاندية آلوزیا سوری کتیه سالا خونی چارا و هریما کردی لسوریای لراستی ایدیشن دجوارتین شروانین کرداجی پاراستنا هریما خودکن لسر دو ماهی شر پر شروانین یپکی جیانا خوش دزدانه و هجمارک بیترجی بریندار بونه تاوی روشا آلوز بریندارین یپکی لگوری درفتین دستان ده او تینه دربان کرن نخوشخانه یا خبات آبا جاری قامشلو نخوشخانه یک تایبت بشروان یپکیه. دکتور غمگین سلیمان اوه 3 سال کارکیش خبری به پره لنخوشخانه دمینه و بریندارین یپکی درمان دیکه. حالکی زحمتی که درواز من جبر کمبونا جهاز المشفی جبر کمبونا درمانی بریندار تینا درمان کرن یک که مسیح هری می مازن بجمرة لازمه بریندارا را شرطين يجي سيتي سكانا طبقية جبر طبقية من هر بكار ناي دكتور غمگین بردوام دیکه او دبیجه لگوری درفتین دسته مده ام هول ددن گو بریندارن ججورین گران درمان بکن لی دیگه لگ جاران ده جی بریندار لسر سینوران جیانا خوش دستدانه دنه خوشخانه یا خبات ده 83 کارمند هنه 10 دکتور 30 کارمندین آلیکری دکتوران و 43 کارمندین خوارن و پاقجی هنه همو کارمند جی جخبر کار دکن و تپریان لسرکاری خواه ناستینن آیت محمود آلیگری دکتوره و دینه زمان گو اوه چند سال کاری خواه دکه و پری جاران او لجبهه یا شر دمینه برندار ما براستی جوا گرانه بون جوا سفکه بون کسی شهید دکتن هم نابجن نولا فیرنگی مل چولهش درمان دکرن لی اما میدانی بون هم کارن بیجن حتی بمره بون یعنی بنسان او پی هم مکار خود کر او کار بیج بلکی لکسن دولتنا گواه تشتابه بینن بما بکنن چلو کار دکرن یعنی تکوشین شروانه که یه پجه لکوبانه دشر داویده شر دکه و لوی داره بریندار دکه و او روی خواه جی کامیرا دنگ امریکا را دیار نکر لی چیروکا خواه دین زمان و دبیجه وکی کچکی گندی وکی کچکی گندی ده نا گنده شرط کتیا گند از در کت من ممیزه کریه زلام سلاح سره مگرتین من دایم بوتیا قیمریه در جمع بردایم از بساب يعني ما قلت متشابه خو بشتي تشارو مستشفى غرفة الرحايب
پیش را زدن پشتوینم در واسه آماده کرد منو ساخونده کرد از ما که سعی برینا من ساخ نبود برینا من داوی وکیلی بود زاتم لنگه میشه زوری دیگه تماس نو پیا کت بود یعنی کینگل کدر بکم نبلیه کدر بکم نبلیه از او صد درکتم میدیجه شوندم من خود مالا دا تداوی کرد نه دکتره کی نه تشته کی ما کنی و از نو گشت ما وداره حیا ما کنی و از بیت تداوی من لسر دو ماهی شر تسر جمار و روشن برینداران دستان دا تنیه لآلیه کیدن پر روشنه گو پشتی برینا خوان درمان دکن او شروان دبه گو دست و لنگین وی پوش ببن شروان دبن خودی بیتیوین تایبت پیدیویا بگهدانک آورته و بردوام هیا لیل و روژ آوای کردستانی جبر روشا شر و آورته تجهه کی جبو وان روشان حطانها نهاتی آوا کرن زانا عمر دنگ امریکا قامشلو هەوڵەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری بۆ چارەسەری قەیرانی ناوکی ئێران بۆ ساڵی 2015 بەردەوام دەبێت پاشەوەی ئێران و شەش هێزی جیهان تا مۆڵەتی دیارکراواتە مانگی 11 ڕابردوو نەگەیشتنە ڕێککەوتن. بەڵام لەگەڵەوەشدا سیاسەتی ناوخۆی ئەمریکا دەتوانێت هەوڵەکان بۆ گەیشتن بە ڕێککەوتن لە ساڵی نوێ ئالۆز بکات. من چاوەڕوانی کۆبوونەوەیەکی باش دەکەم. سپتامبری 2013 زاینی وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جان کێری لە یەکەم کۆبوونەوەی فەرمی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەواز زەریف هەردوو لا پرۆگرامی ناوچی ئێرانیان تاوتووە کرد. ئێستا ئێمە دەبێ ببینین داخوا دەتوانین سەباشەکانمان لەگەڵ کردارەکان بەراورد بکەین بە جۆرێک بتوانین بۆ پێشەوە هەنگاو بنین. لەو کاتەوە هەردوو دیپلۆمات وەک نێوبژیکاران بۆ ئێران و 5 ئەندامی دایمی ئەنجومەنی ئاسایش و لەگەڵ ئاڵمان کۆبوونەتەوە کارە دەکەن بۆ ئەوەی بەڕێکەوتنێکی سنووردارکردنی چالاکی زاخکردنی یۆرانیومی ئێرانێ بگەن. ئێران دەڵێت ئامانجەکانی ناوچی ئاشتیانەیە هێندێک زلهێزی ڕۆژاوایی دەترسن ئێران دەیەوێت چەکەکانی ناوچی دروست بکات. ڕێکەوتنێک وا دەکات ئێران گەمارۆکانی سەختی لەسەر سووک بن. بەڵام دوای چەندین کۆبوونەوە لە نێوان مانگی جانڤێری و جوون نێوبژیکاران و توێژەکانیان هەتا 24 نۆڤامبر درێژ کردەوە و پاشان مانگی ڕابردوو سەر لە نوێ بەرفراوانیان کردەوە. ئەم و توێژانە هەر لەبەر ئەوەی بەرفراوانیان دەکەینەوە ئاسانتر نابن ئەو توێژانە سەخت بوونە و ئەو توێژانە هەروە کارێکی سەخت دەمێننەوە. زەریف ئاماژە دەکات کە بربەستێکی سەرەکی لە پێشە. ئاستەنگی هەرە گەورە ئەوە بوو کە لە باوەڕنەکردنی دوولایەنەیە و هاوبەش هەیە. نێوبژیکاران ئێستا هیوادارن هەتا مانگی جوولای با ڕێککەوتنێک بگەن. بەڵام ڕەنگ بێت هەوڵەکانیان بەهۆی گۆڕانێک لە پێکاتی کۆنگرەی ئەمریکادا تووشی گرفت بێت. سنەتی تازە کۆنتترۆل کراو لەلایەن کۆمارەکان ڕەنگ بێت کەمتر مەیلی هەبێت دەست بەجێ گەمارۆکان هەڵبگرێت ئەگەر ڕێکەوتنێکی ناوچی هەبێت وەک رابرت ئاینبۆرن لە گروپی لێکۆڵینەوە لە ئانەستیتۆی بروکینگز لە واشنگتۆنە دەڵێت. بەڕێوەبەرایەتی ئۆبامە باوەڕی وایە کە بەبوونی کۆنگرەی نوێ کە لە جەنیوەردا دەست بەکار دەکات ڕاستەوخۆ ناچێت لایەن و داوای دەنگدان بۆ هەڵگرتنی گەمارۆکان بکات. ئەوان باوەڕیان وایە کە دۆسیەکە پاشان بەهێزتر دەبێت ئەگەر کاتێک ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی بە ئامانجێک بگات کە ئێران ملکەچی دەکات. ئەو هەروەها دەڵێت قانوندانەران ڕەنگ بێت جارڕز بن ئەگەر وتوێژەکان زۆر درێژ بخایانێت. ئەندامانی کۆنگرس نیگەرانی ئەوەن گەمارۆکانی زیاتر بسەپێنن بۆی هەیە ئەوە کاریگەریەکی باشی نەبێت. وەزیری دەرەوە دەڵێت لە کاتێکدا و توێژکاران هێشتا خاڵی بەرچاوی ناکۆچیان هەیە ئەوان هەڵبەت باوەڕیان وایە ڕێکەوتنێکی هەمەلایەنە کە نیگەرانی سەبارەت بە پرۆگرامی ناوچی ئێران بێنێتە گۆڕی هێشتا ئەگەریوی لە گۆڕەدا هەیە. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. جۆرە گەشتینە بەرنامەی کورد کۆنێکشن تا سێشەممەی داهاتوو لە لای منەوە محتەبە شێروانی هەرشاد و سەرفەراز بن. وندکارن بەرنامەمە لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا تەماشا بکن و هەروەسا لەسەر فەیسبووکی فەیسبووک ئامەژی کورد کۆنێکشنە هەتا سێشەممەی خاترەوە.